لەبەرەوە عەیرانەیە. دەجار دەڵێم بەڵێ. وەرە بزانم چیت کرد چوار بەڵێ وەرگرتووە. خێر بیتەوە باش بووی؟ چوار بەڵێ مەگرتووە. چوار بەڵێ وەرگرت. پریشانم من دەناڵێنم فرمێشی چاوان دەبارێنم پریشانم من دەناڵێنم فرمێشی چاوان دەبارێنم بۆچی هاتووی لەم غوربەتە چیت لێم داوێ دەنگت یعنی ناڵێم نەخۆشە خۆشە بەس تەدریبی دەوێت دەبی خۆت حازرکەی بۆ جارەچی ماندوو نەبی بەخێر بیتەوە چۆن بوو؟ وڵی دەرنەچم داخەوە احتیادی جارشکە